سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی پێر پێتان دەگەمەوە. لەم بەرنامەیەدا باز لە دۆخی دارایی هاوڵاتیان دەکەین لە هەرێمی کوردستان. لە میوانەکانم دەپرسم دۆخی دارایی هاوڵاتیان لە ساڵی 2016دا چۆن هەڵدەسەنگێن و هۆکاری خراپی دارایی چی بوو؟ دۆخی خراپی ئابووری و بەردەوامبوونی بەم شێوەیە ئێستا کۆمەلگەی کوردی بەرەوکوێ دەبات. پێشبینی چی دەکەی بۆ ساڵی 2017؟ پێ دوایە بەم شێوازە دەتوانین قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان تێپەڕێنین؟ بۆ وەرگرتنی وەڵامی ئەم پرسیارانە دەچمە لای میوانەکانم. وەڵام من بەخراپە هەڵدەسەنگێن بۆ سەیری واقعەکەم، چکە ئەگەر بەراورد بکەین لە نێوان ساڵی 2016 و 2015 ئەگەرچی قەیرانەکە دەستی پێکرد بوو، بەڵام بۆ کۆڵێ تەواو نەچووە سەر ئێسقان. لە ساڵی 2015 خراپتر بوو و زۆر خراپترش بوو لە چاو ساڵی 2014. طبعا ئەوژە گەڕێتەوە بۆ بارودۆخی ئابووری ئەم وڵاتە، چ هەرێمی کوردستان و چ عێراقیش، چکەمە پیشە بەسین بنەوت. ئەو جارانیش کە بارودۆخی ئابووریمان باش بوو و نەبێت باشیەکی تەندروست بێت، اعتیمادی کردبێتە سەر داهاتی سەرچاوە. یعنی خراببوونی بارودۆخی ئابووریە، بارودۆخی دارایی لە هەر وڵاتێکە و ڕنگدانەوەشی لەسەر بارودۆخی تاکە کەسەکان ئەگەڕێتەوە بۆ واقعی بارودۆخی ئابووری ئەو وڵاتانی کەوا پشتە بەسن بە داهاتە نەوتیەکان، ئەو وڵاتانی پشتە بەسن بە داهاتە نەوتەکان بەتەنها یاخو بە شێوەیەکی ئەجگار زۆر احتیمالی ئەوە هەیە کە تووشی ئەم جۆرە قەیرانانە بن. طبعا ئەو قەیرانانە جاری وا هەیە ئەگەڕێتەوە بۆ هەڵبەز و دابەزی نرخی نەوت، جاری وایە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی تواناکانی بەرهەمهێنان و هەرناگەکردنی نەوت کەم بێتەوە یاخو زیاد کە، جاری وا هەیە ئەگەڕێتەوە بۆ بارودۆخی سەپاندنی ئابڵۆقی ئابووری وەکو چۆن لە نەوەدەکانە سەپێنرا بەسەر عێراق. ئەمیکەوە لە هەرێمی کوردستان ناگوزەرا گەڕێتەوە بۆ خراپبوونی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی عێراقی. ئەو خراپبوونە وای کرد کەوا ئەو پشت بەستنە زۆری کەوا هەرێمی کوردستان پشتێ بەس بە داهاتەکان لە بەغاوە بۆیە هات ببڕێ و زۆر زۆر کەم بێتەوە. یعنی هەگەرچی ینی شتێک هەر ینی ئمە پشتمان بەستۆ بە بەغا بۆ پێیکەوە هەندێ دام و دەستگای حکوومەیە هێشتا ینی موچە لەس بەغاوە وەرەگرێ، یعنی کۆبوونی خۆراک لە بەغاوەیە، دەرمان لە بەغاوەیە، جاری وا هەیە نەوتمان لە بەغاوەیە. طبعا ئەگەر بڕە بەشی بودجێ هەرێمی کوردستان نەبڕایەوامان لێ نهات، کەواتە گەڕاوەتەوە بۆچی بۆ بڕانی بەشە بودجێ هەرێمی کوردستان و ئەو ئیدعایی کەوا حکوومەتی هەرێمی کوردستانی کرد ئەگەر بێت و ئێمە پەیوەندەکانە پشڕێ لەگەڵ بەغاوە خۆمان نەوت بەسەر بەخۆی فرۆشی نەتوانین پێداویستەکانی هەرێمی کوردستان پڕ بکەینەوە وا دەرنەچوو. تەمەنەوە بەشێکی گەڕێتەوە بۆ خودی سروشتی دەسەڵات لە هەرێمی کوردستانە کە ئەوێت یعنی مەسەلەن بە قەیرانی ئابووری دروستکردنی قەیرانی ئابووری ئەو مەرامە سیاسیانی کەوا هەیەی جێبەجێ بکە، زائیدەن ئەو گەندەڵێ زۆری کەوا هەیە لە هەرێمی کوردستانە خەڵکانی بەرپرس و حیزبەکانی دەسەڵات و لە هەمان کاتە کردنی جیهاتی ئەجنەبی بە برابەشی خۆیان و یعنی سروشتی ناردنی نەوت لە ڕێگەی تورکیا و بڕینی بەشێکی زۆر لەو داهاتانە بۆ دەوڵەتی تورکیا و بۆ ئەو کۆمپانیانی کەوا کۆستە و داسەریەکەن بۆ فرۆشتنی نەوت، ئەمانە هەمووی وای کردەوە کەوا ئەو داهاتانی ئەگەڕێتەوە بۆ خەڵکی داهاتێکی زۆر زۆر کەم بێ و بەو شێوەیە ڕەنگی داوەتەوە لە بارودۆخی خەڵکیە و خراپبوونی بارودۆخی دارایی لە هەرێمی کوردستان. طبعا ئەوکو تۆ لەمو پێش باسم کرد ئەو کارەکان زۆرن، ینی ئەگەر بەهاتە ئێمە بە تەواوەتی اعتیماد بەرکردایە سەر عێراق وەکو جاران ئێستا وامان لێ نەهات، ئەوە گەڕێتەوە بۆ سروشتی ئەم دەسەڵاتە لە هەرێمی کوردستانە کە یعنی ئەگەر لە عێراق گەندەڵی هەبێت لە هەرێمی کوردستان زۆرترە. ئەگەر هەرێمی کوردستان شوێنێ بێ ینی نیمچە سەر بەخۆی هەبێت ئەو پەیوەندیە نێودەوڵەتیانی نییەکەوە وەکو عێراقیەتی کە قەرزی پێ بەخشێ بە سوودێکی زۆر زۆر کەم و ڕێکخراوە نێودەوڵەتەکان قەرزی بدەنێ و لە هەمان کاتە ڕەسیدێکی زۆر زۆری پارەی هەبێت لە بانقی نێوەندیە کە جاروبار پێداویستەکان وا کات کە لێ ڕاکێشێت. لەمان کاتش عێراق لە بەرەوەی دەوڵەتە ئەو عقدە نەوتیانی کە ئەی بەسێت یعنی زۆر قورس ناکەوێت لەسەر عێراق
بۆ چکە جۆرێک لە مخاطر هەیە پێوەڵە مخاطری سیاسی کۆمپانیەکان کە عقد دەکەن لەگەڵ هەڵ وڵاتێکە ئەگەر بزان ئەو وڵاتە مخاطری زۆرە چ مخاطرەکە ئابووری بێ ئەمنی بێ سیاسی بێت ئەو عقدە قورس ئەشکێتەوە بەسەر ئەو شوێنە بۆ نمە هەرمی کوردستان وڵاتێکە سەربەخۆ نییە سیادەی نییە کۆمپانیایەک بێت کە عقدگا لەگەڵ هەرێمی کوردستانە ئەو شێوازە عقدە ئەیکا ئەبێت مخاطرەکەی لەسەر حساب بکە ئەیکا بە پارە ئەیکا بە کولفە ئەیکا بە کولفە لەسەر خۆی لەبەرەوە وەکۆڵی عقدێکی چەورێوێت لەگەڵ ئەو جیهەتا کە بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمانە هەموو وای کردووە کە بارودۆخی هەرێمی کوردستان جیاوازی هەبێ لەگەڵ عێراقا لەگەڵ دەوڵەتێکی تراکە خاوەن سیادێ لە ساڵی 2016 حکوومەتێک هەبوو کە گەندەڵ و ناشەفاف بوو و هیچ چاودێریەکی پەرلەمانی لەسەر نەبوو بەڵێنی چارەکە موچە درا چکە لە ساڵی 2016 دەستکاری موچەی فەرمانبەران و موچەخۆران و خانەنشینان کرا کە ئەمە کارێکی خراپی نایاسایی بوو بە بەڵێنی ئەوەی خەڵک ڕازی بێ بەم چارەکە موچە لەوادەی خۆیان پێی دەدەن لەوەش هاڕاستیان نەکرد بەداخەوە بە بەڵێنی ئەوە دەستکاری ئەم چارەکە موچەیان کرد کە مانگانە پێداچوونەوە بە داهاتی حکوومەتا بکەن و چاو بخشێنەوە بە پاشە کەوتا بەڵام دیسان ئەوەشیان نەکرد دەتوانم بڵێم ئەمە بریتی بوو لە سیاسەتێکی نوێ سیاسەتی بڕینی قوتی خەڵک بە بەهانەی ئەوەی کە ئەوان لە ساڵانێکی ڕابردووە پارێکی زۆریان داوە بە موچەخۆران کە نەدەبووەوە بدەن لە کاتێکە زیادکردنی ئەو هەموو موچەخۆرە لە هەرێمی کوردستان بە ناوی فەرمانبەر کە بەشی زۆری بندیوارە و بە ناوی خانەنشینی نایاسایی و بە ناوی تۆڕی کۆمەڵایەتی بە شێوەی جۆرا و جۆر لە بەرامبەر کڕینی ئیرادەی خەڵکا بووە بۆ دەنگدان و بۆ هەڵبژاردنەکان بووە کاتێک کە قەبارەی گەندەڵی لە حکوومەتی هەرێمە هەڵەکشێ و گەورە ئەبێ و هەموو جونگەکانی حکومڕانیە گرێتەوە لە سەرەوە بۆ خوارەوە نەک لە خوارەوە بۆ سەرەوە ئەلەم کاتە شەفافیت نییە چاودێری پەرلەمان نییە دەبینین شتێ دروستە بێت کە پێی دەوترێ قەیران ئەگەر نا لە واقع ئەمە قەیران نییە لە واقع ئەمە ئەتوانین بڵین فەشەلی حکومڕانیە گەندەڵی دەسەڵاتدارانە و پاوانکردن و قۆڕەخکردنی هەموو جونگەکانی ژیانە لەلایەن حیزبەوە و لە ناو حیزبیش کەسانی دەسەڕۆیشتووی ناو حیزب بە ناوی سیاسەتەواتون بازرگانیەکەن و هەموو ژیانیان بۆ خۆیان قۆڕەخ کردووە و بەرهێنانیان هەموو قۆڕەخ کردووە ئیفلاسیان بە بەڵێندەر و خاوەن کۆمپانیا گەورەکان کردووە کۆمپانیەکانی خۆیان لە ئیشا بەردەوامن ژیانی خۆیان لەو پەڕی ڕەفاهیەتایە دزی و گەندەڵیانەوەی لە ئێستا لە ساڵی 2016 کردویانە لە هیچ قۆناغێک ئەوەندە گەندەڵیان نەکردووە و هێندەی ئێستا پارەیانەیە هیچ کاتێک ئەوەندە پارەیان نەبووە بەڵام سزای خەڵکیان پێدا بۆیە کاتێک کە پەرلەمان پەکەخەن یعنی دەنگی میلەت پەکەخەن بە بڕینی موچەش سزای خەڵکەکە دەن کە دەنگیان بۆ پەرلەمانە داوە خۆی بە تەکید وەکو ئەوەی کە ئەمەژە پێکرد جەنابەت دۆخی دارایی بەهۆی قەیرانی داراییەکە خەڵک زۆر ناخۆش بوو و تا ئێستاش بەداخەوە بەردەوامە ئەمەش خودی ئەمە مانای ئەوەیە کە ئێمە تا ئێستا نەمانتوانیوە بە شێوازێکی گونجاو تەعامل لەگەڵ بابەتەکە بکەین هەوڵدان هەبووە بۆ ئەوەی قەیرانەکە یعنی تا ڕادەیەک چارەسەر بکرێت بەڵام بەداخەوە لەبەر ئەوەی بەپێی بوتەکانی بەڕێزان لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی کە باس لەوە ئەکرێت داهاتی هەرێمی کوردستان کە جەنابتان ئەزانن داهاتی ئابووری هەرێمی کوردستان زیاتر ڕێژێکی زۆری پێکهاتووە لە داهاتی حکومی نەک کەرتی تایبەت لەبەرەوەی کەرتی گشتی زیاتر بەشدارە لە بەڕێوەبردننی ئابووریەکە بۆیە سێرەکەی ئەو داهاتە دابەزینی پشبەستن بە نرخی نەوت کە دابەزی بوو بەوەی کە موچە کەمتر بدرێت و تەبعاً بەتاکید
ئەوەی کە باس لەکرێ پاشەکەوتکردن. طبعا جگەرەوەی کە تابەتمەندێکی یاریمی کوردستان و کوجناتان باش ئەزانن تابەتمەندێکش بریتەوەی کە حکوومەتی بەغا لە مانگی 2014 ئیتر موچەی بوجە و موچەی نەنارد بۆ هەرێمی کوردستان ئەمەش بووە بەوەی کە کاریگەریەکی زۆر نەرێنی هەبێ لەسەر دۆخی فەرمانبەران کە تقریبان ڕێژێ 133 هەیە لە گشتی دانیشتوانی هەرێمی کوردستان. ئەمەش ڕێژەیەکە زۆر لە ستەندەری نێودوڵەتی کە لە نێوان 3 بۆ 105 زیاترە. ئەمەش بەتەکیید باری سەرشانی حکوومەت زۆر زیاتر کردووە و بەگشتی باری سەرشانی ئابووری هەرێمی کوردستانیشی قورس کردوێتەوە. بۆیە بەگشتی سەرکی جەنابەت ئەو پارەکەمەی کە دەست ئەکەوت و ئێستش هەر بەو شێوازەیە لەگەڵ زیادبوونی نرخی نەوت تقریبان تا ڕادەیەک، بەڵام لەگەڵ ئەوەشە لەبەر ئەوەی حکوومەت هەرێمی کوردستان بەپێی وتێ ئەو بەڕێزانە قەرزارە و ئەبێ قەرز بداتەوە زیاتر لە 20 ملیار دلار و کۆمەڵێکی انتزاماتی تریش هەیە. بۆیە سەرکی جەنابەت بەگشتی وای لێ هاتووە کە با نرخی نەوتیش زیاد بکە، بەڵام بەداخەوە دیار حکوومەت هەرێمی کوردستان بە پێوتەکانی ینی بەپێی وتەکانی با بڵێن وتەبێژی حکوومەت هەرێمی کوردستان بەڕێزان لەوێ على ئەساس کە حکوومەت هەرێمی کوردستان با نرخی نەوتی زیاد بکە، بەڵام لەگەڵەوەشە سەرکی جەنابەت ناتوانێت بەهۆی ئەو التزاماتە دارایی کە لەسەر شانیەتی ناتوانێت موچێ فەرمانبەران بیگەڕێنێتەوە بۆ ئاستی جارانی خۆی و باستەوە ئاکرێت کە ڕێژەکە تا ڕادێک دەستکاری بکرێت پیاچوونەوە بە بابەتەکە بەگشتی بکرێت. بەڵام من بۆیە ئەچم کە ڕێژەکە ئینشاءڵڵا بۆچوونەکەی من ڕاست نەبێ بۆ ڕێژەکە زۆر نەبێت کە دەستکاری ئەکرێت و هیوادارم ئینشاءڵڵا بە حکمی ئەوەی کە نرخی نەوت لە زیادبوونە بە پێی کۆبوونەوەکانی ئۆپێک و کۆمەڵێک کۆبوونەوەی تایبەت لەو بوارە کراوە کە نرخی نەوت زیاد ببێت بۆ لەبەرەوەی خستنە ڕووی نەوتەکە کەمتر لە ینی با بڵێن کەمتر ببێت لە خواستەکە واریەکە کە بە پێی زانستی ئابووری کاتێکە نرخ خواست زیادی کردە سەر بابەتێک نرخەکە زیادەکە. بەگشتی طبعا ئەمەش خودی ئەم بابەتێکە لە خزمەتی جەنابتان ڕوونیەکەمەوە خەلەلێک و لاسەنگیە کە تۆمار ئەکرێ لەسەر ئابووری هەرێمی کوردستان کە ڕێژە زۆرەکەی داهاتی ئابووری هەرێمی کوردستان پێک هاتووە لە داهاتی حکومی ئەمە یەک، لە داهاتە حکومیەکەش ڕێژە زۆرەکەی پشتە بەسێ بە کەرتی نەوت. واتە تۆ جەنابەت کە کەرتی نەوت پەکی کەوت حکوومەتەکە داهاتی حکوومەت پەکێکەوێ و ئەوەش ئەبێتە کاریگەری لەسەر چی لەسەر ئابووریەکە. لێرە یەک خەڵەیە دوا خەڵ حەزەکەم بۆ جەنابتان ڕوون بکەمەوە کە ئێمە پشتبەستن بەو ڕێژەی کە باسم کرد بۆ جەنابتان ڕێژە بەرزەکەی زۆرەکەی فەرمانبەران موچەخۆران لە هەرێمی کوردستان بە حکومەوەی قەبارەی حکوومەتەکەمان گەورەیە وای لێ هاتووە کە تۆ جەنابەت ئەو قەبارە گەورەیە فەرمانبەرەکان ڕێژە زۆرەکەی کە پێک هاتەی دانیشتوان هەرێمی کوردستانە پارەی پێ نەماوە ناچێ بۆ بازار خواستەکە کەمە بێت ئابووریەکە ئەپوکێتەوە. بێگومان ساڵی 2016 هەروەک ساڵی 2015 درێژە پێدەری ئەو دۆخە ناهەموارە ئابووریەی کە لە هەرێمی کوردستانە دروست بوو بەردەوامی هەرو ساڵەیە بە شێوەیەکی گشتی ئەم دۆخە کاریگەریەکی خراپی لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەجێهێشتووە چ بە شێوەی ڕاستەوخۆ چ بە شێوەی ناڕاستەوخۆ. ئەگەر بەورتر بڵێن چونکە بەشێکی زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ ڕێژەیە کە هەیە ڕێژەی 65% موچەخۆرە ئەم دۆخە زیاتر کاریگەری بەجێهێشتووە لەسەر ئەو چینە. بێگومان کە چینی موچەخۆر دۆخی ئابووری باش نەبێ ئەم کاردانەوەی دەبێ بۆ سەر سێکتەرەکانی تری ژیانی خەڵک وەکو بازار وەکو سێکتەرە کۆمەڵایەتیەکان کەرتەکانی تری خزمەت گوزاری. بە شێوەیەکی تر ئەتوانین بڵێن ئەم دۆخە دۆخێکی زۆر ناجێگیرە دۆخێکی ناهەموارە کە تەنانەت پێشبینیکردنیشی زۆر ئاسان نییە کە ئایا دوجار ئەم دۆخە بەروکوێ دەڕوە. کەواتە دۆخە ئابووریەکە بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی بەربڵاو کاریگەری خۆتە سەر دانیشتوانی هەرێمی کوردستان بە تایبەتی تر چینی موچەخۆران بۆ پێی کە حکوومەتی هەرێم بۆ زیادکردنی داهاتی خۆی فۆکس یاخود تەرکیزی لەسەر ئەو چینە بووە بە شێوەیە کە ئێستا لە ئێستادا موچەخۆرانی هەرێمی کوردستان بەشێکی زۆری موچەکانیان پێ نادرێ بە ناوی
سیستەمی پاشەکەوت و ئەوەی کە پێیانە درێ بەشی بژێوی ژیانیان ناکە یاخود زۆر بە ئەستەم ئەتوانن گوزەرانی خۆیان بەڕێ بکەن. بۆیە دەتوانم بڵێم ئەگەر دۆخەکە هەر بم شێوەیە بێ هیچ بەرنامە و پلانێکی بۆداننرێ ناتوانرێ ئاسۆیەکی گەش بۆ دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بپێنرێت. خۆی بۆ خۆی یەکێک لە هۆکارەکانی توانم بڵێم ئەگەڕێتەوە بۆ بابەتی نەوت، چونکە لە ئێستادا یەکێک لە سەرچاوە سەرەکیەکانی داهاتی هەرێمی کوردستان ئەو نەوتەیە کە دەیفرۆشێ و لە ساڵی 2016 بە شێوەیەکی بەرچاو نرخی نەوت دابەزی و هەرێمی کوردستان نەیتوانی ئەو داهاتی کە دەیویست لە نەفرۆشتنی نەوت دەستی بکەوێ بەدەستی بێنێ. ئەمە یەکێک لە هۆکارەکان. یەکێک لە هۆکانی ترەوەیە کە لە هەرێمی کوردستانە بێپلانیەکی هەبووە لە سێکتەری ئابووریە، یعنی لە هەرێمی کوردستانە شتێک بە ناوی ئەوەی کە پێوترێ ئیکۆنۆمیک ئینفراستراکچەر واتە ژێرخانی ئابووری لە هەرێمی کوردستانە نەبووە. لەو پێشکە داهاتێکی باش داهاتە ئەم هەرێمە بە شێوەیەکی بەربڵاو سەرف دەکرا، بە شێوەیەکی نامەشروع سەرف دەکرا بۆ دەوڵەمەندکردنی چینێکی تایبەت و نەتوانراوە سوود لەم داهاتە وەربگیرێ بۆ دەوڵەمەندکردنی سێکتەرە جیاوازەکانی ئابووری هەرێمی کوردستان. بۆیە دەبینین لە ئێستادا ئەوەی کە لە هەرێمی کوردستانە هەیە تەنها کۆکردنەوەی داهاتێکە، یعنی ئەمە شتێک بە ناوی ئابووری یاخود ژێرخانی ئابووریمان نییە، تەنها داهاتێک دەست دەکەوێ لە سێکتەرە جیاوازەکان لەو داهاتی هەرێمی ناوخۆی هەرێم یاخود لەو داهاتانی لە فرۆشی نەوتەوە دەست دەکەوێت. کەواتە پلانێکی پێشوەخت یاخود استراتیجێکی درێژماوە لایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە نەبووە بۆ دابینکردن و یاخود پتەوکردنی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان لە سێکتەرە جیاوازەکانی ئەوەی کە هەیە لە کشت و کاڵ و گەشتیاری و پیشەسازی و بازرگانی وەبەرهێنان. تەنها ئەوە بووە داهاتێک هاتوۆتە کوردستان بەو ڕێژەی جیاوازانی کە لە بەغداوە داهات، ئەمە لە هەندێک بواری تایبەتە خەرج کراوە یاخود نێراوەتە دەرەوە ئەم داهاتە و چینێکی تایبەت یاخود چینێکی دیاریکرا و پێی سوودمەند بووە نەتوانراوە وەکو سێکتەرێکی سەرەکی بۆ ئابووری هەرێمی کوردستان سوودی لۆ بگرێت کە لە دوجار لە داهاتوودا ببێ بە بەشێک لە ئابووریەکی پێشکەوتوو لە هەرێمە. وڵات طبعا کۆمەلگای ئەمە بەرەو بارودۆخێکی ئێژگار خراپترەوە طبعا ڕەنگە داتەوە بۆچی طبعا بینیشمانە بە بەرچاوی خۆمانەوە، یعنی طبعا وەکو دامە دەستگا حکوومیەکان بەناو هەیە، یعنی ماوەیەکی دوور و درێژ قوتابخانەکان نەبوون، بایکۆ دەبوو لە کەرتی تەندروستیا لە کەرتە حکوومیەکانە کەواتە یعنی وەکوڵێ حکوومەت بە ئیفلیجی ئیشەکە، یعنی لامان کاتیشە حکوومەت ئەو لێ پرساوێت ینی کەوا لە سرێتی بۆ خزمەت گوزارە گشتەکان پێشکەشی ناکە. خەڵکەکان یعنی ئەو موچیان کە جاران بە باشی وەرەگرت ئێستا بۆ بە نیوە موچە و ڕبع موچە و لە کاتی خۆشیە نادرێ ئەکید ڕەنگە داتەوە لەسەر خەڵکی. ئەمانە طبعا ڕنگدانەوەی خراپێ بێ لەسەر بارودۆخی کۆمەڵایەتیش. بۆ نمونە ئەو دیاردە ناشرینانیکەوە هەیە لە هەر وڵاتێکە کە تووشی قەیرانی ئابووریە بێت دروستە بێ، بۆ نمونە مشەخۆری، بۆ نمونە بڵین واستە، بۆ نمونە دزی، بۆ نمونە اختیلاس، تەزویر، ئەم نەعشتانە چیش دیاردەی ناشرینە دروستە بێ، خەڵک کوشتن، ینی مەسەر هەڵکوتانە سەر خەڵک، کێشەی کۆمەڵایەتی لە بینی خەڵکە، ینی مەسەن دروستە بێت بەهۆی ئەوەی خەڵکی قەرزیلایەتی و ناتوانە بیدایەتەوە حتا کێشەی خێزانی. ئەمانە هەموو دیاردەیە کە دیاردەی کۆمەڵایەتین کە بەرەنجامی خراپبوونی بارودۆخی ئابووریەکە لە هەر وڵاتێکە ڕووبدا. طبعا لە هەرێمی کوردستانی شامە ئەم دیاردەیە ئەبینین، ینی زۆر باسەکرێت کە ئەو جۆرە دیاردانە بڵاوەتەوە لە هەرێمی کوردستان نەخێر خراپترە بێت. طبعا ئەو وڵاتانی کەوا بڵین ئەو خزمەت گوزاریانە ئەخەنە سەر خەڵکی، یعنی کەن بە کەرتی تایبەت یاخو باجێکی زۆر ئەخەنە سەر ئەو خەڵکانە لە حاڵەتێکە ڕوو ئەدات ئەگەر بێت و بارودۆخی خەڵکی باش بێت. طبعا ئێمە لە ئاوەیە حاڵەتێکمان هەیە پێڵن مەقدیرەی زەریبی توانای پێدانی زەریبە باج، کەسێکە وەکۆڵێ توانای نەبوو ناتوانێت ئەو باجت بدات، یعنی کەواتە وەری ناگرێت.
یعنی ئەمە ینی دیاردەیەکە کەوا لە هەرێمی کوردستانە ڕووی داوە ئەیانوێت لەلایەک خەرجی نەکەن موچەند دەدەن بە خەڵکی لەلایەک تریشەوە باجی خەنە سەر خەڵکی پێداویستیەکان ئەکەن پێداویستە گشتەکان ئەیکەن بە کردی تایبەت تەمان ئەمە یعنی و کۆڵە پیادە نابێت لە دەوڵەتێکا کە توانە ئابوووریەکانی خۆی خراپێ توانای پێدانی خەڵکیش خراپێ ئەمە کێشەکان ئێجگار قوڵترەکاتەوە. ئەوە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە بە ناوی قەیرانەوە بە فیعلی کارەساتێکی مرۆیی گەورەیە. هێڵی هەژاری زۆر بەرز بۆتەوە. خەڵکێک کە لە ئاستی بژێوی مامناوەندی ژیانیا بوو هەمووی دابەزیوە بەرەو هەژاری. وەوانەشی کە لەسەرەوەی ئاستی مامناوەند بوون گوزەرانیان باش بوو بەشێکی زۆر لەوانە ئێستا گوزەرانیان باشتر بووە لەبەر حەجمی ئەو نائەدالەتی و گەندەڵیەی کە هەیە. ئێستا هەرێمی کوردستان بەرەو پاشەکشەیەکی گەورە لە بنیادنانی ژیانێکی باش بەرەو وێران بوونە ڕوات. هیچ ئێمەژێرخانی ئابووریمان نەبووە، بنیەی تەحتیە وڵاتە هەر نەبووە، ئەوەشی هەبوو پاشەکشەیان پێکرد، بۆیە شیرازەی خێزان زیاتر تێکەچێ، ڕێژەی تاوانە جۆرا و جۆرەکان زیاتر دەبێ. بە کورتی پاشاگەردانی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە و ڕووداوی دڵتەزیێنی کۆمەڵایەتی زیاتری چاوەڕێیە کرێ. خەڵکێک کە بەو نەبوونی و مەعاناتەی ئێستا دەژی چاوەڕێیە کرێت کارەساتی گەورەتر لە ناو کۆمەڵگەیە بەرهەم بێت. طبعاً لە کاتێکا بێت دەست لەوە بدرێت باج و پێبژاردن و ڕسومات زیاد بکرێ کە ژیان بۆ خەڵک دابین بێ. خەڵک لە بەرامبەر ژیانی و پێداویستیەکانی ژیانی باجی لەسەر زیادەکرێ. لە بەرامبەر پێشکەشکردنی خزمەتگوزاری زیاتر پارەی خزمەتگوزاری لێ وەردەگیرێ. لە بەرامبەر موچەیەکی باشە پێبژاردنەکانی لەسەر زیادەکرێت کە پێی دەوترێ غەرامات. تۆ بیت موچەکەی نەدەیتێ بۆی بکەی بە چارەکێ لە وادەی خۆشیان نەتوانی بیدەیتێ، هیچی تری بۆ نەهێڵیتەوە لە پێشینەکانی کە ساڵانە درا لە پێشینەی هاوسەرگیری، خانوبەرە، پیشەسازی، بازرگانی هیچی نێڵیت. تەنها بیت قورسایی لەسەر خەڵک زیادکەی مافە سەرەتاییەکەشی لە دابینکردنی موچە و کارەبا و ئاو و پێداویستەکانی ژیان بۆ دابینەکەی ئەمە جگە لە سزادانی خەڵک هیچی تر نییە. ئێستا حکوومەتی بەناو هەرێم بەناو حکوومەتە چکەوە حکوومەت نییە، ئەمەی کە هەیە گەندەڵستانێکە کۆمەڵێک مافیایی بن بەڕێوە بە کەیفی خۆیان نەوتەکەیە بن پارەکەیە بن هەندێکیشان بەشداری پێکردو بۆ ئیمزا و ڕۆتینیاتی خەڵگەوەشی کە ئەساسی کاری نێو ئەو وەزارەتانەیە کە لە لای ئێمە هەندێ لایەنی ترە هەر کار بەڕێکردنەی نائیشە ئەساسیەکان لە قۆڕخکاری هێشتا بەدەست ئەو وەزیرانە نییە کە بەشدارن تایە. بۆیە ئەمە جگەل لەوەی کە سزادانی خەڵکە کۆکردنەوەی پارەیەکی زۆرە بە نادیاری خەڵک قبولێتی ئەگەر ژیانی پێ باشەکەی ئەم زیادانەی لێی وەرەگری قبولێتی، بەڵام تۆ پارەی نەوت دیار نییە کە داهاتی خۆیەتی موچەکەشی نادەیتێ و ئەوەشی کە لێسەنی بۆ خۆی سەرفی ناکەیتەوە. پارەی زۆریان هەیە، ئەو پارەی لە ئێستا هەیەە لە کاتێکا بودجەی زەبەلاح لە بەغداوە کە هاتووە هەرەوەندەیان دەستکەوتووە، بەڵام کێشە ئەساسیەکە لەوەیەکە شاردویانەتەوە و خۆیانی پێدەوڵەمەند بوون و بەشێکی زۆریان پارانە براوەتە دەرەوە. ئەگەر نا داهاتی ناوخۆ بۆ بە چەند هێندە داهاتی نەوتیش زیادی کردووە نرخی نەوتیش بەرز بۆتەوە بۆ ژیانی خەڵک چاناکەن لەبەرەوەی ئەیانەوێ بۆ کاتێک کە هەڵمەتی هەڵبژاردنەکان دەست پێکەنەوە ئەم پارانە دەربێنەوە بۆ کڕینی جارێکی تری ئیرادەی خەڵک. من پێم سەیرە ئەوانەی پەرلەمانیان پاکخستووە و ئیرادەی خەڵکیان بە دەنگدان خستۆتە ژێر نیری چەک و هێزی سەربازی حیزبی دێن باسی هەڵبژاردن و سەر لە نوێ هەڵبژاردنەوەکەنەوە. ئەمان هەڵبژاردنیان وەکو گەمەیەکەوێ بۆی شەرعیەتیان پێبدانەک شەرعیەتیان لێ بسەنێتەوە. یعنی تەسەوڕەکەم ئەمە نەک وەکو ئابووری ناسۆکو هاوڵاتێکی ئاسایی ئەتوانم وەڵامی بەڕێستان بەمەوە کە ئەگەر خوا نەخواست ئەم حاڵەتە بەردەوام بێ تۆ جەنابێت کۆمەڵگەکەمان تووشی لەوانێت تووشی کۆمەڵێک نەخۆشی و شتیوا ببێ نەخۆشیەکان بریتێن لە نەخۆشی کۆمەڵایەتی
ئەوەیە کە بۆ نمونە دزی زۆر ببێ، ئیتر ئەمەش خودی ئەمەش کێشێکی زۆر گەورەیە، بێکاری ئەوە بەتەکیید ئەمەش والێت کە تۆ جەناب وەکوتمان خواست کە دابەزی لە بازار واتە فرۆشیار، دوکاندار، بەرەمهێن ئەو بەڕێزانەی کە شت هاوردە ئەکەن لە دەرەوە ئەمانە هەمویان بابەتەکانیان بۆ ساغ ناکرێتەوە لە بازار. معنەی ئەوەیە بێ دوکاندا بخەن هاوردەی شت نەکەن لە دەرەوە، خستنەکاری خەڵک کەمترە بێ، ئەمەش والێکەکە بێکاریەکە زیاد ببێ. زیادبوونی بێکاریش لەگەڵ هاوکێشەکەمان لەگەڵ ئەوەی کە مرۆڤ پێویستی بە ئەوەی کە خۆی بژێنێ و معیشەتی خۆی و بژێوی ڕۆژانەی خۆی دەبر بکات، ئیتر ئەگەڕێ بۆ هەر سەرچاوێکی داهات دەسی بکەوێ. اینجا خوانە خواستە ئەگەر وا بوو ئەو کاتە لەوانەیە گوێ نەدات ئەوەندە بە ئەوەی سەرچاوی داهاتەکە لەوانەیە سەرچاوێکی شەرعی نەبێ، سەرچاوێکی ئاسایی نەبێ. ئەو والێکە خوانە خواستە لەوانەیە ئەگەری ئەوە هەیە کە کۆمەڵگەکەمان ئینشاءڵڵا ینی وا ناڕوە، بەڵام پێشبینی وا ئەکرێ و ئینە ینی کە هەندێک لەو کەسانە بە ئاراستەی ئەو بوارە نائاساییە بڕۆن. ئەمەش وەکوتم نەخۆشیەکی کۆمەڵایەتی تۆمارەکرێ بەداخەوە لەسەر کۆمەڵگەکەمان، بەڵام ئینشاءڵڵا ناگاتە ئەو ئاستە و ینی وا نابێتە نەخۆشیەکی کۆمەڵایەتیەکی بڵاو ینی بڵاو ببێت. ینی وەکوتم ینی ئەوەی کە باسی لێ ئەکرێت کە ئینشاءڵڵا ڕێژەکە پیاچوونەوە پێ بکرێت، ڕێژەی پاشەکەوتە ڕێژە بەرزەکەی پاشەکەوتەکە پیاچوونەوە پێ بکرێت ئینشاءڵڵا. و باوا بڵێن ئێمە گەشببینین بۆ داهاتوو. لەبەر ئەوەی بینی جەنابەتە گردەقەتت لیا بەڕێزت من هەموو قسەکانم لە خزمەتی جەنابتان باسی ئەگەرم کرد، ئەگەر خوانەس خواستە. ئەمەش ئەگەریش افترازی ئیدا لە زانست ئاساییە کە تۆ جەنابەت ئەگەر وا ببێ ئەبێ ئەنجامەکەی وابێ، ئەگەر وا ببێ ئەنجامەکەی شێوازێکی تر بێ. بۆ تۆ جەنابەت بۆەوەی کەسێک بە وردی بیر بکاتەوە لە بابەتەکە ئەبێ بیر بکە لە هەموو ئەگەرەکان بە ئەرێنی و بە نەرێنی. خاڵ یەکەم من هەندێک جار باسی یەکەم بۆ تەلەبە. خاڵ یەکەم ئەوەیە کە ئەمە وردە وا حکوومەت ئەکەوێتە سەر سکەی ڕاست، سکەی زانستی کە لەسەر بە شێوازێکی زانستیانە بڕوە، بەڵام بۆ پێشتر ئەمەی نەکرد. ئەمە خاڵێکە وەکو ڕەخنە لەسەر حکوومەت تۆمار ئەکرێ. یعنی ئێستا ئێمە بەرەو ئاراستە زانستی ڕاستەکە ئەڕۆین بۆ لەبەرەوە حکوومەت لە بەرامبەر هەموو جۆرە خەدەمات کە پێشکەش بکات ئەبێ پارە وەربگرێ، داوای پارە بکات بۆ لەبەر ئەوەی حکوومەت یاخود کەرتی تایبەتیش بێ کە ئێستا تۆ جەنابەت سێرەکێ بەڕێزت لە ئەو پێدانی کەهرەبا حکوومەت نرخەکەی شێوازێکە، کەرتی تایبەت شێوازێکی ترە. باشە بۆ ئەم پێشکەشەکە بەو سعرە بۆ ئەو پێشکەشەکە بە سعرە لەبەر ئەوەی بۆ نمونە ئەم حکوومەت ئەگەر بە دوای کەڵکی یاخود سوودی کۆمەڵایەتی زیاتر لە کەڵکی ئابووری، بەڵام کەرتی تایبەتوانیە. مەبەستم ئەوەی کە تۆ جەنابەت لێرە حکوومەت تازە ئەکەوێتە سەر سکەی زانستی کە فعلەن بەرامبەر بۆ هەموو خەدەماتێک ئەبێ داوای سەرێکی تایبەت پارێکی تایبەت بکات. بەڵام لێرە چییە؟ حکوومەت لەبەر ئەوەی خەدەماتەکەی گشتگیرە عامە بۆی هەیە لەبەر ئەوەی کڕیارێکی زۆری هەیە نرخێکی کەم داوا بکات. یعنی هەمان شت بۆ نمونە کەرتی تایبەت کە یاخود حکوومەت ئەگەر خدمەتەکە بفرۆشێ بە 1000 کەس ئەبێ داوای سەرێکی بەرزتر بکات، بەڵام کە فرۆشترا بە 5 ملیۆن کەس سەرکی کەمتر پارێکی زۆری دەسەکەوێ. معنی چییە؟ معنی ئەوەی کە تۆ لێرە بەڕێزت ئەبێ داوای پارە بکەیت، ئەوە بەرامبەر خەدەماتێکی کە پێشکەشەکرێت. بەڵام ئەوەی کە فەرمووی جەنابتان زۆر ڕاستە، لەم کاتە نەشیاوە ناگونجاوە کە حکوومەت داوای ئەو پارە بکە ئێستا بۆ لەبەرەو ئەسڵان تۆ بەڕێزت لە پێشەوە فەرمانبەر موچە خۆر موچەکەی کەم کراوەتەوە، واتە لێرە تۆ جەنابێت کەی بۆت هەیە داوای ئەم پارە بکەیت لە خەڵک کە پارەکەی موچەکەی ئاسایی بوو، ئەو کاتە ئەتوانی وەک وڵاتە ئەوروپیەکان کەدا زەریبە و کۆمەڵێک شت هەیە باج هەیە لەسەر موچەکانیان، یعنی تۆ جەنابەت بۆ نمونە موچەکەت 160 یاخود 150 ڕۆ بۆ باج، بەڵام لە بەرامبەر ئەو 150 تۆ جەنابەت چی ئەەکەی؟ سوور ئەزانی کە ئەو پارەیەکە لێت سەنراوە وەرگیرا بۆ نمونە ئەدرێت بە کۆمەڵێک خەدەمات کە پێشکەش ئەکرێ لە ژینگەکەت لە ئابوووریەکەت لە وڵاتەکەت. بەڵام ئێستا ئەم دەقەیە موچەکەمان کەمە پاشەکەوت کراوە، لە هەمان کات توانە و ئیمکانیەتی خەڵک ئێستا جەنابتان ئەزانن لە زانستی ئابووری کە توانە و ئیمکانیەت دابەزی داڕستەی چییە بێ؟ پێداویستە زۆر گرنگەکان کە بریتێ لە خواردن و خواردەمەنی و بابەتانە. واتە تۆ جەنابەت لێرە لەگەڵ ئەوەشە لە ئاسی پێداویستە گرنگەکان کە ئێستا خەڵک فریان نەکەوێ لەوەش کەمەکەیتەوە. بۆیە تەسەوڕەکەم ئێستا ئەم کاتە ئەم هەنگاوە
سندنی نەکات ڕسومات یاخود پارە لە بەرامبەر خەدەمات ئێستا ئەم دقەی ڕاست نییە ئەگینە خۆی وەکو مەبدە بۆ حکوومەت بەڵێ شتێکی ڕاستە بەڵام نەکاتی گونجاوی خۆی ئەتوانێت داوای بکە لە خەڵک. بێگومان هەر دۆخێک کە کاریگەریەکی زۆر ڕنگدانەوەی زۆری هەبێت لە ناو کۆمەلگایە کاریگەری بەجێ دەهێڵێ بە تایبەت دۆخی ئابووری کە ڕاستەوە خۆ پەیوەندی بە ژیانی هەر تاکێکی کۆمەلگاوە هەیە. دۆخی ئابووری دەتوانێت کاریگەری لەسەر تاک لەسەر خێزان و دوجار لەسەر کۆمەلگا کە تاک و خێزان پێکێنەری سەرەکی کۆمەلگایە پێک بێنێت بە شێوەیە کە تاک ناومێدەکە تاگوالێ دەکا کە نەبوونی متمانەیەک لای دروست بێ تووشی خەمۆکی و تووشی لایەنێکی خراپی سایکۆلۆژی دەکا بۆیە کاریگەری زۆر خراپ بەجێ دەهێڵێ لە تاکە کە تاکیش کاریگەری خراپی تیا بەجێ هێڵێڕا لە ناو خێزانی شام کاریگەریە دەرەکەوێ و تو ڕنگدانەوەی دەبێت نمونە زۆرە کە لەم ساڵانەیە کە چەند ڕێژەکانی هەڵوەشانەوەی خێزان و ڕێژەی تەلاق و ڕێژەی گرفتە خێزانیەکان لە هەڵکشانە بووە هەمووشی کاریگەری ئەو دۆخە ئابووری خراپەی هەیە کە دۆخە ئابووری خراپی کە لە کوردستانە دروست بووە. بێگومان تاکێک کە ئەوەندە داهاتی نەبێ بتوانێ سەرچاوی ژیانی خۆی پێدابین بکات دوجار بەرەو سەرکێشی و بەرەو لادان و بەرەو انحراف دەڕوات وای لێ دێ کە ڕەنگە نەتوانێ وەکو تاکێکی تەندروست لە کۆمەلگایە تەعامل بکە یاخود هەڵس و کەوت بکە. خێزانیش بە هەمان شێوە خێزانیش کە سەرچاوی ژیان و سەرچاوی بژێوی ژیانی سەرچاوەیەکی تەواو نەبوو نەتوانێ پێداویستیەکانی خۆی دابین بکە دوجار بەرەو هەڵوەشان یاخود بەرەو چەندها گرفتی خێزانی دەبێتەوە. کۆمەلگاش کە لە تاک و خێزان و پێک دێت بە هەمان شێوە کە دەبێتە کۆمەلگەیەکی ناتەندروست گرفتی کۆمەڵایەتی زیاد دەکا گرفتە دەرونیەکان زیاد دەکا کێشە کۆمەڵایەتیەکان بەرەو هەڵکشان دەڕوا دیاردەی خراپی وەکو دزی و دەستبڕین و شەڕ و ئاژاوە و کۆمەڵێک دیاردەی تر لە کۆمەلگادا دەردەکەون کە ئەمە بۆ خۆی دوجار کۆمەلگا بەرەو کۆمەلگایەکی ناتەندروست بەرەو کۆمەلگایەکی بەرەو کۆمەلگایەکە تیایدا گرێبەستی کۆمەڵایەتی بەرەو هەڵوەشان دەچێت ڕنگ دەداتەوە. خۆی لە بنەڕەتە کۆمەڵێک خزمەتگوزاری سەرەتایی هەیە ئەرکی سەرشانی حکوومەتە جێبەجێ بکە یعنی بە هیچ مقابلێک لە ئێستادا هاوڵاتی هەرێمی کوردستان هەموو شتێکە بێ خۆی دابینی بکە یعنی هیچ لۆجیکی تیانە هیچ منطقی تیانە تۆ یەک ئەمپێر کارەبا بە 11,000 بکڕی کە ئەمپێرە کارەبا ناتوانێت ناوی بنێن کارەبا تەنها ڕووناچیە تۆ کارەبا کەوتت کارەبا دەبێ هەموو پێداویستی کارەبایەکان بتوانانی ئیشی پێ بکەیت. لە هەمان کاتە حکوومەت بەم شێوەیە باری هاوڵاتیانی زیاتر قورسەکە. تۆ کە خزمەتگوزاریەک لەلایەن حکوومەتەوە پێشکەشت دەکرێت دەبێت لە مقابلی و خزمەتگوزاریە بتانی شتێک بدێ بە حکوومەت. تۆ لە یەک کادا حکوومەت موچەکەی کردووی بە نیوە لە هەمان کات دەدێ باری سەرشان قورس دەکا لە پێدانی لە وەرگرتن لە پێدانی خزمەتگوزارێکی کەم و وەرگرتنی پارەیەکی زۆر لە مقابلی و خزمەتگوزاریانەیە. لە هەموو دنیاە کری خزمەتگوزاریەکان واریدە حکوومەت کارەبا کە کارەبا دەدا بە خەڵک پارەی لە وەردەگرێت کە ئاوی دەدا پێدەدا پارەی لە وەردە بەڵام بە چۆن بە شێوەیەکی سیستماتیک خەڵک هیچ نکۆڵی لەوە نییە 24 ساعت کارەبایی پێ بدرێ بەڵام بە شێوەیەکی منەظەم بە پێوەری کارەبایی بەوەی کە بزانێت چەند وحدەی کارەبایی سەرف دەکا بە پێی وحدەی کارەبایی پارە بدە بەڵام تۆ بە شێوەیەکی هەوانتە 24 ساعتە 5 ساعت 6 ساعت کارەبا دەدێ بە هاوڵاتیان لە مقابل یا دەتەوێت هاوڵاتی پارەت بدات یان شتێکی نازانستی شتێکی نالۆجیکیە یاخود هاوڵاتیان دەبێت بەشەکانی تری دابینکردنی کارەبای خۆی بە پارەی خۆی دابین بکاکە شتێکی زۆر کەمە 3 ئەمپێر 4 ئەمپێر 5 ئەمپێر کە ئەمە هیچ پێی ناوترێ کارەبا تەنها کارەبا ڕووناکیەکی سەرەتایە تەنها بۆی لە بری چرا یاخود لە بری لایتێکی شەحن ڕووناکی بەکاربێنێ. بۆیە بە شێوەیەکی گشتی هەر خزمەتگوزاریەک بە شێوەیەکی تەواو پێشکەش بکرێ لە مقابل یا حکوومەت بۆی هەیە داوای پارە یاخود داوای ڕسومات لە خەڵکە بەڵام مەرجێک بە چ مەرجێکە ئەو هاوڵاتیە ئەوەندە بژێوی ژیان یاخود ئەوەندە مەعیشەتی دابین کرابێ کە بتوانێت کرێم خزمەتگوزاریان نەبدات
بێنە بەرچاوی خۆت بە پێی ئەو تێڕوانیانەی من ئەوەی کە لێسە لە هەرێمی کوردستان بەتابەت چینی موچەخۆر هەیەی معاش لە 500 بۆ 600 هزارە بە معدلی کەویش هەموو مانگێک نادرێت زۆرجار دواکەی بۆ 4 ڕۆژ 5 ڕۆژ ئەم 500 هزارە تاکێکی موچەخۆریاک و هاوڵاتیەک بیدا بەچی ینی بیدا بە ئەو خزمەتگوزارانی کە کارەبا ئاو سوتەمەنی کرێی هاتوو چۆ یاخود کرێی خۆڵ و خاشاک یاخود کۆمەڵی خزمەتگوزاری تر چی بمێنێتەوە بۆ خۆی ئەمە بەرەو ئەوەت ئەباکە هاوڵاتی متمانەی نەمێنێ بۆ دەسەڵاتێکە هەیە بەرەو ئەوەت ئەباکە بیر لە ڕێگەی یاخود سەرچاوی تری دابینکردنی ژێوی بکاتەوە بۆ خۆی بۆیە بە شێوەیەکی گشتی شتەکان زۆر ناسیستەماتیکە حاڵەتێکی زۆر نالۆجیک دروست بووە لە نێوان حکوومەت و هاوڵاتیانە کە دەیەوێ لە سەر شانی هاوڵاتیان داهاتی خۆی زیاد بکات. وڵای تەمان ئەمە چێ خوێنینەوە ئەو سیاسەتانە خوێنینەوەکەوە لە هەرێمی کوردستانە پەیڕەوەکرێت و ئەو تەسریحاتانێکەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەیدات سەبارەت بە بارودۆخی ئابووری و ئەو سیاسەتانێکەوە پەیڕەوێکرێت تەمان ئێستا ئەمە لە عێراقا یاسایەکی عێراقیمان هەیە کە گشتگیرەوە بێت پەیڕەویش بکرێت چ لە هەرێمی کوردستانە چ لە عێراقشە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە بیدایەتەوە پێش هاتنی ساڵی 2017 ئەلانی ئەوەی کرد ئێمە پابند نابین واتە حکوومەت وتی حکوومەتی هەرێمی کوردستان پابند نابێت بۆ یاسای بودجێ کەواتە پێشبینیەکەی من ئەوەیە ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان ئەو یاسایە جێبەجێ نەکات بە دڵنیاییەوە ینی کێشە ئابوووریەکان قوڵترە بێتەوە هەنی کێشەی پەیوەندیەکانش لەگەڵ حکوومەتی عێراقا خراپتر بێت بەڵام ئەگەر بێت و جێبەجێکە ئەگەر چی بڕوان ناکەم جێبەجێکات تەبەت بارودۆخەکە باشە بێتەوە لەبەرەوەی ینی ئەو پارێ ینی کۆڵە نیۆناچڵ ئەگاتە هەرێمی کوردستان نیۆناچڵ بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوە لەو پارانیکەوە بڵێن نرخی ئەو نەوتەیە کە ئیفرۆشی نایەتە هەرێمی کوردستان ئەچێتە ئەو کۆمپانیانی کەواکۆڵ سەودا سەریەکەن شوێنە دۆزنەوە کە لێنە دۆزنەوە بۆ چۆنێتی فرۆشتنی بۆ نەقڵکردنی گواستنەوەی نەوتی هەرێمی کوردستان بۆ بەندەری جیهان ئەو دەوڵەتانی کەوا مەسەرەن بەتایبەتی تورکیا کە قازانجەکەن بەو مەرجش تەمان نەوتی هەرێمی کوردستان بە تورکیا ڕاکە بەشێکی بۆ ئەوان بێت یانی مەسەن بۆ بازرگانانی نەوت و لە هەمان کاتشە حکوومەتی تورکیا و بڵین خێزانی ئەردوگان بەشێکشی بۆ باخەڵی خۆیانە بەشێکشی بۆ بڵین بودجێ حیزبەکانە بەچێکی لە ڕاستی هەر ئەسڵەن نافرۆشێ نەوتەکە دەرێنرێت و بۆ خۆیان فرۆش ناچێتە خەزێنی گشتیەوە. ساڵی 2017 ئەگەر بیانەوێ هەڵبژاردن بکەن بۆی شەرعیەت لە دەنگی خەڵکە وەربگرنوانێ پارە دێن نەدەرەوە نەفەسێک دروستەکەنەوە بۆ ژیانی خەڵک بەڵام قەت هەرێمی کوردستان نایڵن بگەڕێتەوە ساڵەکانی 2011 و 2013 لەبەرەوەی ئەم هێزانی کە ئێستا قۆرخی بازاڕ و بازرگانی و سیاست و حکومڕانیان کردووە تەجربەی گەورەیان وەرگرت لە چۆنیەتی برسیکردنی خەڵک و سەرکوتی خەڵک و چۆنیەتی قۆرەخکردنی زیاتری جونگەکانی ئابووری و دەسەڵات بۆەوەی کە هیچ کەس نەتوانێت ببێ بە شەریکیان و بێتە ناوم حکومڕانێت تێناشیرینە. ئێمە کاتێک قەیرانەکانمان دەستی پێکرد کە نەوت بە $100 بوو نرخی نەوت بە $100 بوو 2 موچەیان نەدا بوو کە نرخی نەوت هات بۆ $80 4 موچەیان نەدا کە نرخی نەوت هات بۆ $40 8 موچەیان خوارد. بۆ ئێمانە لە دابەزین و بەرزبوونەوەی نرخە لە ناردنی پارە و نەناردنی پارە کێشەکە لەوانە کێشەکە لەوایە کۆمەڵێک دز و مافیای گەورە ئەم وڵاتە ئابن بەڕێوەکە نرخی نەوت هەرچەند بێ داهاتی وڵاتە هەرچۆن بێ ژیانی خەڵگەر ئاوامێنێتەوە. ئینشاءالله بە گەشتبینی سەیری داهاتوو ئەکەین پشتبەستن بە ئەوەی کە ینی طبعا دوایەوە کە پشتبەستن بەخوای گەورە پشتبەستن بەوەی کە ئێمە ئیمکانیاتی خۆمان توانە و ئیمکانیاتمان ئەوەی کە هەیە وەکو سەرچاوی سروشتیە وەکو توانە ئیمکانیاتی ئابووریە لە کانزا لە سوتەمەنی نەوت و ئەو بابەتانە وەکو ڕێژە بۆ دانیشتوان سێرەکەی جەنابەت هەر تاکێک
لە هاوڵاتیان لە کوردستان ڕێژێکی زۆر لە سەرچاوەداراییەکان سەرچاوە ئابوووریەکان بەری ئەکەوێ بۆیە هەلی وەبەرهێنان و پەرەپێدان لە ئابووری کوردستان زۆر زۆرە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئێمە بە عقلەتێکی کراوە بە زانستیانە بیر بکەینەوە چۆنیەتی سوود وەرگرتن لە ئەم سەرچاو سامانە سروشتیە زۆرەی کە هەمانە و بتوانین بخێنە خزمەتی هاوڵاتیان و چارەسەرکردنی کێشە و قەیرانەدارەیەکە بۆیە من تەسەورەکەم لەگەڵ ئەوەی کە فەرمووی جەنابەت نرخی نەوت زیادەکە تەسەورەکەم داهاتی حکوومەتی زیاد بکە گەشببینم ئینشاڵڵا بۆ 2017 ڕێژەی پاشەکەوتەکەکەم ببێت ئاستی بژێوی ژیانی خەڵک بەرز ببێت تا ڕادەیەک ئینشاءڵڵا بەڵام لەگەڵ ئەوەشا ناتوانم بڵێم یعنی 100% چاکە بێت لەبەر ئەوەی ئێمە حقائق و ڕاستیەکان ئەبینین لە بەرچاوی خۆمان و ئەتوانین بڵێن وە حکوومەت ئەبێ هەوڵ بدات بۆ ئەوەی هەیکەلی ئابوووریەکەمان پەیکەرەکە کە لەسەر یەک قاچ وەستاوە نەوتە ئەبێ چەند قاچێکی تری بۆ زیاد بکەین گشت و کاڵە گەشت و گوزارە پیشتەسازیە بە تایبەت گشت و کاڵ ئەمانە ئەگەرم قاچانە زیاد بکەن بۆ پەیکەری ئابوووریەکەمان بۆەوەی لەسەر زیاتر لە یەک قاچ وەستێت و ئەگەر خوا نەخواستەیەکی لەنیان پەکی کەوت هەر ئەمێنێت و بەردەوامیش ئەبێ لە پەرەپێدان بە خۆی. خۆی هەروەک 2016 درێژە پێدەری 2015 بوو بەپێی ئەو تێڕوانینێ من هەمە بەپێ ئەو حاڵەتی کە سێرم کردووە لە بارودۆخی ئابووری هەرێمی کوردستانە ڕوئایەکی گەشت نابینم بۆ ساڵی 2007 چونکە تۆ پێشەوەی پتەوێ هەنگاوێک بنەی بەرەو چاکردنی دۆخ دەبێ استراتیژیەکت داڕشتە بێ دەبێ بەرچاوڕوونیەکت هەبێ کە تۆ دەتەوێت لە 2007 چی بکەیت ئەوەی کە ئەبینرێ لە ئێستادا حکوومەت دیکە چەند هەنگاوێکی کاڵ و کرچە لەسەر حسابی بەتابەچینی موچەخۆران ئێمە چەند بەڵێنێکمان گوێ لێ بوو لایەن سەرۆکی حکوومەتی یاخود وەزیری سامانە سروشتیەکان کە ئەگەر نرخی نەوت بەرز بووەوە دەستکاریەکی سیستەمی پاشەکەوتی موچە دەکرێت بەڵام نەمان بینیەوە ساڵێک تێپەڕی هێشت هیچمان نەدی ینی سیستەمە کەرۆک خۆی وایە چکەوەی کە زیاتر ئێستا بابەتە یاخود مەوزوعی ڕۆژە سیستەمی موچەیە کە خەڵک بەشێکی زۆری خەڵک متمانی لەسەر ئەوەیە کە موچەکەی چاک بکرێ بینیمان هیچ شتێ نەکرا پاشان لە سێکتەرەکانی تریشا هیچ شتێ نەکراوە ساڵی 2016 ساڵێکی زۆر ڕکود بوو یاخود وەکو بڵێ ساڵێکی زۆر جامد بوو لە ڕووی پرۆژەکان هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری پێشکەش نەکراوە هیچ دەستێکی ئاوەدانی لە هەرێمی کوردستانە دیار نییە پاشان هیچ پلانێک نییە بۆ چارەسەر تەنها هەندێک هەوڵی کرد و کاڵ هەیە کە ئەبینرێت لەم لاولا لەلایەن حکوومەتەوە کە پێم وا بێ هەوڵی زۆر جددینین حکوومەت دەبێ پێش هەر شتێک ئیرادەیەکی بەهێزی هەبێ بۆ دەرباز بوون لە قەیران پاشان دەبێ ئەو داهاتی کە دەستێکەوێ شەفاف بکاتەوە پاشان دەبێ یاسا سەروەر بێ کە یاسا سەروەر بوو چاودێری دەبێت کە چاودێری هەبوو ناشەفافیەت و گەندەڵی و ئەو فەسادی کە هەیە توانرێ کۆنتترۆل بکرێ بەڵام کە یاسا سەروەر نەبوو کە پەرلەمان پەکخرا کە دەسەڵاتەکانی یاسادانان دادگاکان نەیانتوانی بە ئەرکی خۆیان هەستن دۆخەکە زۆر ناڕوون دەبێت بۆیە پێش هەر شتێک قسەکردن لە چاکسازی قسەکرد ئەستەمە بتوانرێ شتێک بتوانرێ ئەمەلی پێ بەسرێ دەبێت پێش هەر شتێک حکوومەت بیر لە دەرباز بوون لە قەیران بکاتەوە چونکە لە کاتی قەیرانە تۆ ناتوانین چاکسازی بکەیت قەیران ڕێگرە لە بەردەم چاکسازی پێویستە سەرچاوەکانی دروستکردنی قەیران دەستنیشان بکرێ پێویستە بزانرێ چ لایەنێک چ سێکتەرێک سەرچاوی دروستبوونی قەیرانە سەرچاوی دروستبوونی گرفتە دەستنیشان بکرێت دوجار هەنگاو بەرەو ئەو بنرێکە ئەو لایەنانە کۆنتترۆل بکرێ و دیاری بکرێت کەواتە قسەکردن لە چاکسازی لە دۆخی قەیراناویە پێم وا بێ شتێکی منطقی نییە قسەکردنێکی منطقی نییە چاکسازی کاتێک دەکرێت کە دۆخ سەقامگیر بێ وەکو وایە تۆ خانوویەکت هەبێ خەریک بێ بڕوخێ دەرزی تێبوو بێ بێ بیر لەوە بکەیتەوە بۆیی بکەیت یاخود بیر لەوەی بتەوە پەنجەرەیەکی بکۆڕی دەرگایەکی بکۆڕی ئێسش دۆخی هەرێم وایە دۆخی هەرێم درزی تێبوو خەریکە دا ئەڕمێ حکوومەت باز لە چاکسازیەکە چاکسازی لە کاتێکدا دەکرا کە
دۆخ سەقامگیر بوو بارودۆخ باش بوو دەبوو لەو کاتەیە بیر لە چاکسازی بکرێتەوە لە ئێستادا ئەرکی حکومەتەوەیەکە لە قەیران خۆی دەرباس بکە بیر لەوە بکاتەوە لایەنەکانی قەیران ئەو سێکتەرانەی ئەو بەشانەی کە خوڵقێنەری قەیرانن دەستنیشانیان بکە و چارەسەری ئەو درز و کەلێنانە بکە و پڕیان بکاتەوە.